وەکو دەزانن ئەوڕۆکەلو لێرە کۆبووینەوە و ئەو بۆنەیە چیەکە ئەوڕۆ لە بۆی کۆبووینەوە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەیانی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوەی بەیانی ڕۆژی پشووە ئەو ڕۆکە بە هاوکاری مامۆستایان و قوتابی خۆشەویستەکان بۆنەیەکمان ڕێخستیە بۆ ئەوەی هەمومان بزانین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چێیە باشتر بیناسین و کار و کردەوە جوانەکانی وی لە ژیانی ڕۆژانەی خۆمان جێبەجێ بکەین و گرنگترین شت ئێمەی قوتابیان کە دەبی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو سیفاتە جوانانەمان تێدابی ئەوەیە کە محەممەد صلی الله علیه وسلم کەسێک وەک کە زۆر بایەخی بە عیلم و زانستدایە ئەمەش کە لە قوتابخانەینا باشترین شت لۆی ئەمە ئەنجامی بدەین ئەوەیە کە وەکووی حەزمان لە عیلم و فێربوون و زانستە بیتر ئێستا کەش ڕێگە دەدەینە قوتابیەکانمان کە دەست بە چاڵەکانی خۆیان بکەن و سەرەتا پێش ئەوەی کە دەست پێ بکەین دوو لە قوتابیەکانمان شانیا و ئیناس باشە لەگەڵتان دەبن پێتان دەڵێن کە بەرنامەکانمان چییە کۆمەڵێک چاڵاکی زۆرا و زۆر دەبینین بە بۆنەی ئەو یادەیەوە هیوادارم هەمووتان بە بێدەنجی تەماشا بکەن بزانن هاوڕێکانمان چ دەکەن و چمان پێشکەش دەکەن دەستان خۆش زۆر سوپاس